السلام عليكم جانكم توچۆنی هیوادارم باش بی لە بۆ ئیسفادەکانم لەو خولا یەکەم شت ئەمە سواسی خوای گەورە بکەم کە بەشداریم کرد لە وەختێکا کە قەلەقیش بووم لەسەری و زۆر یعنی باوەڕم ناکرد کە بگەمەوە و ئاستی کە لاپەڕەیەک لە 5 دقە و 3 دقە ئەم شتانەیە لەبەر کەم بەڵام هەروەکو تاقیکردنەوەیەکی ژیانی خۆمتم بابیکەم چیە باوەش بڕوا ئینشاڵڵا دەستکەوتم ئەبێ ئیتر دوای ئەوەی کە مامۆستاکانم ناسی و لەگەڵیان بەردەوام بووین لە لایڤەکانیان و قسەکانیانمان لەگوێ گرت و بەم لاحەزە لای خۆمان ئەمان نووسی و تەکنیکەکانمان بەکارهێنا ئەلحەمدولیلا ئێستا زۆر باش بووم بۆ گۆڕانەکانم ئەگەر بە کورتی باسی کەم من سەرتا لە ساعت و نیوە کالاپەڕێکم لەبەر کردو لە وەختێک ئێستا لە چارێکێکیش نات دەتوان بڵێم لە 10 دقەیە بەتەکیدی لەبەر یەکەم ئێستا خۆم لە بەربەستی 5 دقەیم بەڵام ئەو ڕاستی بە تا ئێستا 5 دقەیم نەبڕیوە بەڵام لە 10 دقەیە ئەتوانم لاپەڕەیەک لەبەرکەم ببینینی بە بیستنیش عینەن لە چارێکێک بۆ 10 دقەیە ئەتوانم لاپەڕەیەک لەبەرکەم لە وەختێک من هێشتا لە هەفتەی شەشەمم و ئەبێوەش بڵێم کە بەڕاستی من زۆر بە تەواوی تەمرینەکانم نەکردووە لە بەرەوەی زروفێک هاتە پێشم نزیکی 2 هەفتە لە تەمرینی چڕوپڕ دابڕام وەلە ئەو وەختە شەر تەمرین مەکرد بە زۆر باشنا قەدر الله وابوو کە دابڕێم هەرچۆن بێ بەڵام لایڤەکانم ئەکرد و تەمرینیش مەکرد بەس هەمووینا بەس ئینشاءالله هەچ کەسێک تەمرین بکا بەڕاستی زۆر ئیسفادەی گەورەتری لێ بینێ لەوەی منیش لێم بینیوە ئەگیکتە لەو ئیسفادانی کە تا ئێستا لێمان دیوە ئەوەیە کە خوێندنەوەمان بۆ مطالعە زۆر زیای کردووە مەسەڵەن من جاران دەقەم گرتبووە پێشتر لە سەعاتێکە ئەمتوانی 24 لاپەڕە کتێب بخوێنمەوە بە تێگەیشتن و بە مطالعە ینی ها کتێب بۆ چپێڵن چۆن تۆ دانیشی کتێبێکی ئەتیادیە خوێندەوە من لە سەعاتێکە 24 لاپەڕەمە خوێندەوە بەڵام دوێنە شەو لە سەعات لە 10 دقەیە 12 لاپەڕەم خوێندەوە یعنی لە 20 دقەیە 24 لاپەڕە ئەخوێنمەوە بەبێ ئەوەی هیچ تەمرینێک لەسەر خوێندنەوەی چڕوپڕ بکەم چونکە ئێمە ئەمڕۆ ینی دوێنێ تەمرینمان لەسەر خوێندنەوەی چڕوپڕ وەرگرتووە یەکسەر دوێنێکە کردم وابوو ئیتر ئینشاڵڵا بە تەمرین زیادی شەکە ئەو لە خێرابینین و ئەو شتانە هەمووی پێشکەوتوین تەرکیزمان پێشکەوتووە لە کاتێکە مەسەلەن یادگەی بیستنی بەکارێنین لە سیمینارێکا شتێکا دانیشین زۆر بە جوانی هەموو زانیارەکان لە منشمان غەز نەبێ لە وەختێکا کە جاران بە وەرەق و قەڵەمیش فریان ناکەوتین بینووسین چکە تۆ عادەتەن کە بە وەرەق و قەڵەم شتە نووسی ئەبێ ئەو شتێکە گوێت لێ لەمێ کتاب بمێنێت تا ئەیخێت سەر وەرەقەکە بەڵام ئێمە تا حەدە لە مێشکیشمان ناما کە بەس بیخەمە سەر وەرەقەکە هەرچۆن بێ ئەلحەمدولیلا لەو ڕوانەوە زۆر ئیستیفادەم کردووە و تەرکیزم پێشکەوتووە لە هەندێک کاری ئەتیادی ڕۆژانەما مەسەن کە جاران شتێکم بیرە چۆ سبیرم ناچێتەوە چیدی و لە یادگەی بیستنی ئاتوانم بڵێم یەک لە ئیسفادە زۆر گەورەکان کە کردومە ئەوەیە کە ئێستا ئاتوانم زۆر بە ئاسانی هەموو ڤیدیۆیەکی علمی هەموو سیمینارێک هەموو وانەیەکی وانە زنجیرەی علمیەکان کە گوێی لێگرم ئەتوانم بە 2x گوێی لێ بگرم ئەوش زۆر باشە لە بەرەوەی گەر تۆ دەرسەکە مەسەلەن 10 ئەڵقەی ساعتێکە لە جیاتەوەی تۆ بە 10 ساعت تاوایکی بە 5 ساعت تەواویەکی بە 2x گوێی لێ بگری و بۆ مراجعەی قورئان زۆر ئیستیفادەم لێ کردووە لەوەی کە ڤیدیۆ ینی ساوند قورئانەکان ئەو جزئی کە ئەمەوێ ئەخەمە سەر 2x و گوێی لێگرم بۆ مراجعە و هەم بۆ ئیستیظهار چونکە ئێمە مەرحەلەیەکمان هەیە پێوتە ئیستیظهار ئەوەی کە پێش حفظ تۆ گوێ لەو بەشاگری کاتەوە حفظیکەی 10 جار 20 جار 100 جار گوێ لێگری ئەو جاگەرەوە بە 2x گوێ لێ بگری تۆ مەجالێکی زۆر باشتر هەیە یعنی گەر تۆ جاران 5 جار گوێ لێگرتوێ ئێستا بە 2x دەتوانین 10 جار گوێ لێ بگری بەبێ ئەوەی سەر ژام بکات و بەبێ ئەوەشکە کاتێکی زۆری بووە ئەوەش ئیستیفادەم لە بیستنی لە سیستمی سەرەکی ئەوانە هەمووی ئیستیفادەم کردەوە تانم بڵێم یەکێکتر لە ئیستیفادە زۆر گەورەکان ئەوەیە کە لایفستایلم لە هەندێک گرۆوە تاو نەگۆڕاوە بەڵام زۆر باش بووە مەسەلەن لە ڕووی خەوەوە باش بووم خەوم هێناوەتە پێشەوە مەسەلەن سەعات 12 توانم خەوم بۆنەوە ئەو زۆر گەورەیە بۆ من چکە من وەک پێشتریش باسم کردووە لە لایڤ و شتەکانە 6 ساڵی شەبێ من پێش سەعات 2 نەخەوتوم ڕۆژێک و 2 ڕۆژ نا ئەوە هەبووە پێش سەعات 2 بخەوم بەس یعنی 6 ساڵی شەبێ من بە شێوەیەکی دائیمی ڕۆتینی ژیان ڕۆتینی خەوم وانە بووە کە پێش سەعات 2 بخەوم بەس ئەلحەمدولیلا ئەوەش کە زۆر ئیستیفادەم لێ کردووە ئەوە بووە چونکە مامۆستاکان زۆر باسی ئەویان کردو زۆر گرنگی ئەویان خستۆتە بەرچاوم کە خەوی زوو
خەوتن و زوو لە خۆستان زۆر مهمە. یەکێکتر لە ئیسفادە زۆر گەورەکان کەمکردنەوەی شەکرم تەرک نەکردووە بەڵام زۆر بەباشی کەمم کردوتەوە، ئەتوانم بڵێم ڕێک نیوەم کردووە. یەکێکتر لە ئیسفادەکان کەمکردنەوەی چای ڕەشە کە عادەتێکی زۆر گەورە بوو تیاما کە ڕۆژانە بەلایانی کەمەوە 3 چای ڕەشمە خوارد. قەزم لە چای تۆغڕەنگ نییە، قەزم لە چای ڕەش چی پێڵێن، ئێمە هەر پێڵێن چای ڕەش، مەقسەدمەوەی چای سەوز و بەیبوون و ئەمانە نا. یەکێکتر لە ئیسفادەکان زیادکردنی چای سەوز و چای بەیبوون و ئەم شتانەیە و زیادکردنی هەنێ خواردنی زۆر تەندروست لەوانە هەنگوین، گوێز، ئەم شتانە میوەکان و چایەکان بەعام ئەوانی کە مامۆستاکان باسیەکەن و زۆر جەخت لە ئیسفادەکەیانەکەنەوە. یەکێکتر لە ئیسفادە زۆر گەورەکان زیادکردنی ئاوم زۆر زیاد کردووە خواردنەوەی ئاو بە جۆرێک گەگەرجاران پەرداخونیەک بۆ 2 پەرداخم خواردایەتەوە لە ڕۆژێکە کە ئەوە شتێکی زۆر سەیر بوو، یعنی جاری وا بوو خۆم تێبینیمە کرد ڕۆژی وا بووم بە 2 پەرداخ ئاو بەڕێم کردووە، بەڵام ئێستا بەلایانی کەمەوە ڕۆژی 8 سەعات ئاو خۆمەوە، چونکە مامۆستاکان زۆر باسی ئەوەکەن کە ئاو زۆر گرنگە بۆ مێشک و بۆ تەندروستی. کە یەکێکیش زۆر ڕۆژانە باسی شتێکت بۆکە خۆ ئێمە پێشتری زانی ومانەکە ئەم شتانە گرنگە، بەس چونکە ڕۆژانە بۆمان یعنی جەختمان لێ نەکراوەتەوە بەردەوام لەگەڵمان نانەوتراوە تەرکمان نەکردووە یان زیادمان نەکردووە لە ژیانمانە، بەس چونکە ئێستا بە بەردەوامی مامۆستاکان باسیەکەن و جەختی لێکەنەوە بۆی ئەمە یەکێک بوو لەو شتانەی کە زۆر مهم بوو کە توانیمان کۆمەڵێک خواردنی سود بەخش زیادکەین، کۆمەڵێکی زیان بەخش لادەین، کۆمەڵێک خۆی سود بەخش زیادکەین و کۆمەڵێک خۆی زیان بەخش لادەین. و یەکێکتر لە سوودەکانیش ئەوەیە کە هەموو ڕۆژێک ئێمە ڕاهێنانمان هەیە کە ئەمەش فێرمانەکە کە ڕۆژانە بەلایانی کەمەوە 2 سەعات کات دانین بۆ بەرهەمداری، بۆ کاری چاک، بۆ کاری علمی، بۆ پێشخستنی خۆمان و مێشکمان و کەسایەتیمان. چونکە تۆ ئەگەر وەکوتم ئێمە هەمومان بیستومانەکە ئەبێ ڕۆژانە بەرنامەمان هەبێ و ڕۆژانە کارمان هەبێ و ڕۆژانە بە شێوەیەکی دانەبڕاو ئێمە بە شێوەیەکی دانەبڕاو ڕۆژانە کار بکەین و لایەن علمیمان پێش بخەین، بەڵام چونکە بە ئەرک بۆمان دانە ئەنجا ئێمە نەمانە کرد و پشمان لەی سارد بوو، زۆر کارمان لەسەری ناکرد، بەڵام چونکە ئێستا بە ئەرک بۆمان دانرا ڕۆژانە ئەوە خێرابین کە ئەوە خێرابیستن کە ئەوە بڕینی بەربەست کە ئەوە سیستەمی سەرەکیکە فێر بووین ڕاهاتوین لەوەی کە ئێمە پێویستە ڕۆژانە ویردێکمان هەبێ لە کاری باش. ئەوە وەکو ئیسفادەکان کە لێم کردو و ئینشاڵڵا بەتەمای ئیسفادەی زۆر گەورەتریشم بەتەمام لایەنی مشکیشم زۆر زیاتر لەگەڵی پێشخەم و ئەمەلی زۆر گەورەشم پێتانە ئینشاءڵڵا لە ئاستی ئەو هیوایانەیان کە ئێمە پێماندان و ئیتر هەر